بله بیسەرانی خۆشەویست بیسەرانی رادیۆ سەلام لەسەر شەپۆلی 94.3 ئەمڕۆ مامۆستای زانکۆ بوخاری عەبدوڵڵا لە هەمان کات کە ئەندامی ڕێکخراوی خوێنەرە لەگەڵمانە بە ڕێگای تەلەفۆن لەم بارودۆخە هەستیارە وەکو دەرفەتێکە بەڕای من بۆ خوێندنەوەی کتاب زیاتر لەسەر ئەو بابەتە لەگەر مامۆستای ناوبراو قسە دەکەین. مامۆستا لەسەرەتا زۆر سوپاس کە ئەم دەرفەتت بە ئێمە بەخشی و پێم خۆشە بەو پرسیارە دەست پێ بکەین. ئێوە وەکو کەسێک کە زۆر بڵێن لەناو ئەو بوارەینە بواری خوێندنەوەی کتێب و کەسێکی هاندەریشن بۆ دەوروبەر لەو بوارە، ئێوە خوێندنەوەی کتێب لەناو کۆمەڵگە چۆن هەڵدەسەنگێنن و هەبوونی ئەم بارودۆخە چۆن وەکو دەرفەتێک هەڵدەسەنگێنن بۆ ئەوەی گەنجان زیاتر کتاب بخوێننەوە. ئەم کاتتان باش، زۆر سپاس بۆ بەڕێزت مامۆستا و بۆ ڕادیۆی سەلام، بۆ جێگرانی ئازیزیش. من لێرەوە پێم خۆشە هیوایەک تەندروستیەکی باش بۆ هەموو جێگران بخوازم، هیوادارین کە کاتی هەبوونی کەڕەنتینەدا هەمومان بە سەلامەتی ئەم دۆخە بە سەرکەوتووی تێبپەڕێنین. لە ڕاستیدا مرۆڤی سەردەمی ئێستا مرۆڤێکە کە فرەڕەهەندە، مرۆڤێکە لە سەردەمێکی زۆر لە جەنجاڵیدا دەژی، سەردەمێکی زۆر قەرەباڵغا، پێویستیمان بە وەرگرتنی زانیاریەکی زۆر هەیە، بە جۆرێک لە خۆ ئەپدەیتکردنەوە و بە جۆرێک لە ئاشنابوونی زیاتر بە دنیای معریفەت و زانیاری. سەردەمی ئێستامان کە سەردەمی جیهانگیریە، سەردەمی شۆڕشی زانیاریە، بۆیە خوێنەرەکان ئەتوانن لەگەڵ بارودۆخەکانی ئەم سەردەما باش هەڵبکەن و هەضمی ئەو بکەن کە چی دەگوزارێ. من وەکو یەکێک لەو کەسانێک کە خوێنەرم و لە هەمان کاتدا لە نووسینیشدا، لە پرۆسەی نووسینیشدا هەر بەشدارم، پێم وایە کە پێویستیمان بەوەیە ئێمە وەچەیەک و جیلێک لە کۆمەڵگەی کوردیدا بەرهەمبهێنین کام جیلە کولتوری خوێندنەوە و کولتوری خوێندەواری لە ناویدا باش ڕەنجی دابێت و ڕەگی دابتابێت. بۆ ئەم بەبەستەش پێویستە هەموو هەوڵەکانی خۆمان بخەینەگەر و گەنجانی ئێمە هان بدەین کە ئەو کاتانەی کە دەرفەتن و ئەو کاتانەی کە لە دەست بەتاڵیدان بیقۆزنەوە بۆی کە سوودی لێوەربگرن و وەبەری بهێنن لە بواری پرۆسەی معریفەت چاوجێ خوێندنەوەدا. ئەوەی کە بەلامەوە گرنگە ئەم سەردەمەی ئێستامان کە لە ماڵەوە دانیشتوین، کاتێکی زۆرمان هەیە، دەست بەتاڵیەکی زۆر باشمان هەیە، دەگەڕێتەوە سەر ئەو پلانە شخصیەی کە هەر کام لە ئێمە لە پلانی تاکە کەسی خۆیدا چۆن توانێت ئەم کاتانەی بەڕێ بکە بە شێوازێک کە سوودی لێ وەربگرێت و بەبێ بەرهەم بەسەریدا تێپەڕ نەبێت و بەسەریدا بزەر نەکە. بۆیە هاندانی خەڵک بۆ خوێندنەوە بناخەیەکی زۆر باشە بۆ دروستکردنی ڕوتێکی فکری ژیاری لەنەو کۆمەڵگەی کوردیدا. من گەشتبینم لەو ڕۆوە، پێم وایە گەنجانی ئێمە لە کوردستان هەنگاوێکی باشیان بڕیوە و ئێستا کە تەماشای سۆشیال میدیا دەکەی دەبینێ ئەو پۆستانێکی دەخوێنیتەوە لە ڕێگەی ئەو چالەنجانەی کە هەیە لەنێو گەنجان، لە ڕێگەی ئەو کتێبانەی کە پۆستی دەکەن، ئەو گروپە معرفی و خوێندنەوانەی کە هەن، هەز دەکەم بزوتنەوەیەکی زۆر باشی خوێندنەوە لە کوردستاندا هەیە و ئەو ماوەیەش کە ئێستا تێدەپەڕێ من گەشتبینم پێمە خەڵکانێکی زۆر باشن کە دەخوێنەوە. بەڵێ مامۆستا بوخاری، ئەگەر بە کورتی جیاوازیەکی نێوان کۆمەڵگەی خوێنەوار یعنی بڵێن خوێنەر بکەین لەگەر کۆمەڵگای کە دوورە لە خوێندنەوەی کتێب، بە کوردی ئەگەر بڵێن بە کورتی ئەگەر بڵێ جیاوازی ئەم دوو کۆمەڵگەیە چییە و مەترسیەکانی بەردەم کۆمەڵگەیەکی کە کتاب ناخوێنن؟ ئەکید ئەمە پێویستیمان بە هۆشیاری هەیە، پێویستیمان بە سەقافە و ڕۆشنبیری هەیە، پێویستیمان بە دنیابینێکی فراوان هەیە. هەر کۆمەڵگەی خوێندەوار بێت، خوێنەری زۆر تێدا بێت، پرتو خوێندنەوە لە ناویدا کولتوری زۆرێک لە ڕۆشنبیری بێت، ئەو کۆمەڵگەیە ئەو جۆرە تێکگەیشتنە سەقافی تێدا هەیە لە هەموو ئاستەکانی ژیان، لە ئاستی کۆمەڵایەتی، ئاستی ڕانیاری، ئاستی تەندروستی، ئاستی زانستی، کولتوری، هەموو ئاستانە پێویستیمان بەوە هەیە ما خۆمان لەگەڵ دنیای ئێستادا هۆشیار بکەین، یعنی بە چاوێکی هۆشیارانە. ئەجا کۆمەلگای خوێندەوار بێت کۆمەلگایەکە بواری یەکتر قبوڵکردنی تێدا هەیە، ڕەنجی پێکەوە ژیان لە ناویدا دروست دەبێت و یەکتر قبوڵکردن و ئاڕاستی بیر و بۆچوونە جیاوازەکان لەگەڵ یەکتردا هەضم دەکەن و قبوڵ دەکەن. وەڵام ئەگەر کۆمەلگەیەکی ناڕۆش بیر بێت بە خوێندنەوە، کۆمەلگەیەک نامۆ بێت بە خوێندنەوە، بێگومانەوە کۆمەلگەیە کێشەی تێدا هەیە، ڕەنگە تووتریشدا هەبێت، ڕەنگە عەقڵیەتی بە جۆرێک لە جۆرەکان یەکتر قبوڵ نەکردن، یەکتر سڕینەوە، نەبوونی پێکەوە ژیان، وەروەها خۆ نوێ نەکردنەوە، چەک بەستووی جۆرێک لە جۆگمایی، ئەمانە هەمووی لەو کۆمەلگایانەدا هەن کە
تا ڕژەیەکی زۆر لەگەڵ پرتوک نامۆن و لەگەڵ پرتوک تێکەڵنێت بۆیە ئەو کۆمەلگایانەی بە قورتی ئەو کۆمەلگایانەی کە تێکەڵن لەگەڵ پرتوک کۆمەلگایەکی گەشتە سندون هەم لە ڕووی فکری هەم لە ڕووی ژیانی و ژیانیەوە وڵاو کۆمەلگانەی کە لە پرتوک دوورن دیارە خۆ لە بەرچاوی ئێمە دیارە لە دنیادا بە کۆمەلگانە کێشەی زۆر قوڵیان لەناوخۆیاندا هەیە. بەڵێ مامۆستا بوخاری لە هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی ڕێژەیەک لە گەنجان ئەوە بیر دەکەنەوە دەڵێن ئێمە دەزانین خوێندنەوەی کتێب زۆر گرنگە زۆر بەسوودە حەزیشمان لێ بەڵام ناتانین خۆمان بگونجێنین لەگەڵ خوێندنەوەی کتاب یان بڵێن لێرانە هاتوین ئێوە وەکو مامۆستایەکی زانکۆ وەکو کەسێکی خوێنەر وەکو نووسەرێک ئامۆژگاری جەنابەت بۆ ئەم جۆرە کەسانە. من پێم وایە بەعزێک لەو بەشێک لەو گەنجانە ڕەنگا و بیانویان لەوە سەرچاوی گرت بێکە مەشغوڵ کراون بەشتی تر ڕەنگا ئەمڕۆ تەکنۆلۆژیا خەڵکی ئێمە وا بەخۆیەوە سەرقاڵ کردو بەتایبەتی تەکنۆلۆژیای سمارت یان تەکنۆلۆژیای شاشەیی خەڵکی سەرقاڵ کردو بۆی کە خەریکی تۆڕە کۆمەڵایەتەکانن کاتەکانی زیات بۆ بەسەر دەبە بەڵام ئەگەر ئینسانێک لە منداڵیەوە وا پەروەردە بکرێت کە شەیدایی کتێبی تێدا لەناو دڵیدا چەکەرە بکە بێگومان هەرگیز دەستبەرداری کتێب نابێت هەرچەندە بەدیلەکانی کتێبیش زۆر بن ئەو هەمیشە کتێبی لەلا خۆشەویستە بۆیە من بۆ چوونی من چارەسەری ئەوەیە ئێمە لە وەچەی زۆر نوێوە کە وەچەی منداڵانە هەر لە باقی ساوایانەوە خۆشەویستی کتێب لە نێو منداڵاندا دروست بکەین پەروەردە و فێرکردن زانکۆکان و خوێندنگەکان قوتابخانەکان ئیشێکی زۆر باش بکەن بۆی کە ئەو ڕۆحیەتی کتێب دۆستیە لە ناو گەنجاندا جۆش بدەن و ئاو بدەن ئەوە زۆر گرنگە بەڵام من وەکو خۆم پێم وایە کە بەشێک هەند لە خوێندکارانی بابڵە قوتابیان و فێرخوازان و خوێندکارانی زانکۆ ئەو حەزیان هەیە کە بخوێننەوە و ئەو حەزە لە ناو دڵ و دەرونیاندا تا ڕژەیەکی زۆر گەشەیان پێداوە بەڵام مەشغوڵکەرەکان زۆرن ئەو شتانەی کە خەڵک سەرقاڵ دەکەن ئەوانەی کە خەڵک دادەبرن لە مەسەڵەن میدیا بەداخەوە ڕەنگە تەسیری هەبێت ڕەنگە بەوەک پێویستیش یعنی من لێرە ئەتوانم ڕەخنە بگرم وەک پێویستیش بەشێک لەوانەی کە لە ناو ناوەندەکانی فێرکردنن بەچی خۆیان هەڵنەسابن وەک هاندانی قوتابیان بۆ ئەوەی بخوێنەوە بۆیە پێم وایە هەردوو لە بوونی هەیە هەم ئەوانەی کە شەیدایی خوێندنەوەیان هەیە بۆ گورج و گۆڵ و چاڵاکن و هەم ئەوانەشی بسستن پێویستە ئێمە هەمومان هەنگاوەکانمان بخەینە گەڕ ئەو توانستانە ئێمە بە فێڕۆ نەچن و گەنجانی ئێمە شەیدایی خوێندنەوەیان جارشکە بۆ دروست بکرێن لێرەوە دەستخۆشی لە هەموو گەنجێک دەکەن ئەگەر یەک لاپەڕەش بێت لە ڕۆژێکدا بخوێنێتەوە چونکە خۆ دۆزینەوەیە خۆ بیناکردنە جۆرەکە لە ئاشنابوون بە دەرونی خۆت بۆیە زۆر گرنگە ئینسان خوێنەر بێت. یعنی مامۆستا ئەوەی تێگەیشتم جەناب بتوە دەڵێن کە لە منداڵیەوە پێویستە منداڵان لەلایەن دایک و باب و مامۆستایان و کۆمەلگەوا لێ ڕابهێنرێن کە ئیتر کەسێکی خوێنەر بێتن یعنی هەر لە منداڵیەوە پێویستە ئەوان فێر بکرێن. بێگومان خوێندەواری و خوێندنەوە کولتورە عەقڵیەتە جۆرەکە لە نەریت تەقالیدە ینی ئەوانەی کە دەخوێننەوە لە منداڵیەوە ڕەنگە بەشێکیان خەڵکانێکیان دیوە لە دەوری خۆیان خوێنەر بوون ڕەنگە دایک باوچیان ڕەنگە مامۆستایەکیان ڕەنگە کەسێک هاوڕێکیان باسی کتێبی کردووە کاتێک ئەوان تەمەنیان زۆر گچکە بووە لەو تەمەنە بچووکەدا کە تۆ دەبینی کەسێک دەخوێنێتەوە یان کتێبێکی جوان دەبینی کتێبێکی ڕەنگە ئەوڕەن حەزی خوێندنەوە بۆ دروست دەبێت بۆیە زۆر گرنگە ئەگەر لە ڕێگەی چیرۆ خوێندنەوە یان لە ڕێگەی هەر شتێکەوە بێت تۆ خۆشەویستیە لە دڵی منداڵدا دروست بکەیت بەڵام ئەو مانای ئەو ناگەێنێت ئەو کەسێک کە منداڵ لە منداڵیدا خوێنەر نەبووە لە گەورەیدا نەتوانێت فێری خوێندنەوە بێ نەخێر زۆر کەسێ لە گەورەیدا ئاشنایەتی لەگەڵ پەرتوو خوێندنەوەدا دروست کردووە پێم وایە ئەو پرۆسەیە نابێت فرامۆش بکرێت هیچ شوێ. بەڵێ مامۆستا بوخاری پێم خۆشە هەندێک زانیاریش دەربارەی ڕێکخراوی خوێنەر بە بیسەرانی رادیۆ سەلام بدەیت کە جەنابیشت ئەندامێکی چالاکی لەو ڕێکخراوە پێمان خۆشە بە هەندێک باسی کار و چالاکیەکانی ڕێکخراوی جەنابتان بکەی هەروەها ئامانجی ئەم ڕێکخراوە بە کورتی. ڕێکخراوی خوێنەر دیارە ڕێکخراوێکی ناحکومی مەدەنی سەر بەخۆیە کار دەکات لە پێناوی بە کولتورکردنی پرۆسەی خوێندنەوە و دۆستی و کۆمەڵێک پرۆژەی جۆراوجۆری هەیە لەو بابەتە بۆ نمونە پرۆژەی ژوانی خوێنەرانی هەیە کە هەفتانە و مانگانە ساز دەکرێت بە پێویست ئەویش کۆمەڵێک ڕۆشنبیر و خوێنەر لە ئاستە جۆر بە جۆرەکان و لە پیشە جۆر بە جۆرەکان خڕ دەبنەوە و دەست دەکەن بە تاوتێکردنەوە پرتوکانەی کە خوێندویانەتەوە و یەکێکی دیکە لە پرۆژەکانی ئێمە وەکو ڕێکخراوی خوێنەر البەتە من لە ساڵی 2013 لەو ساڵەوە من تا ئێستاش هەر بەردەوامم لەگەڵانەوە ئەندام یەکێک لە پرۆژەکانیان ئەوەیە کە نووسەران بانگ دەکەن و
وەکو جۆرێک لە قاوەخانەی کولتوری گفتوگۆ لە بارەی پەرتووکەکانیان وەکو جۆرێک لە دروستکردنی پرد لە نێوان خوێنەر و نووسەرەکان گفتوگۆ لە بارەی پەرتووکەکانیان دەکرێت و خوێنەوەی ڕخنەیی خوێنەوەی نوێ بۆ پەرتووکە کۆنەکان جارێکی دیکە دەکرێتەوە بە ئامادەبوونی خودی نووسەرەکان ئەمە بەشێکە لەو پرۆژانەی کە ئێمە وەکو ڕێکخراوی خوێنەر ئەنجامی دەدەین تەمان لە شارەکانی کوردستان لە کۆیە و سلێمانی لەقمان هەیە و لە بەشێک لە شارۆچکەکانی دیکەش ئەنداممان هەن وەکو گروپ لەگەڵ ئێمە بە شێوەی ئۆنلاین بەشدارن. بەڵێ بوخاری عەبدوڵڵا مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆم دەرفەتە کە بەیەمەت بەخشی زۆر خۆشحاڵ بووین هیوای تەندروستیەکی باش بۆ جەنابەت و بۆ خێزانەکەت و بۆ تەواوی هاوڵاتیان یاریمی کوردستان. زۆر سپاس بۆ ئێوەش بۆ ئەو دەرفەتتان هەمیشە لە خۆشیدا بن.